کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی هاوپەیمانی کوردستان بەڕێز جەلال حەمەڕەش سەعید قادر. خوشکوبرانی بەڕێز، من جەلال حەمەڕەش سەعید ناسراوم بە جەلال دەباغ پتر لە نیو سەدەیە لە بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستانە بە دڵسۆزی و بێکۆڵدان خەبات دەکەم. کاندیدی ژمارە 18 لە لیستی هاوپەیمانی کوردستان. پێم وایە کاندیدەکانی ئێمە کە دەبنە ئەندامی پەرلەمانی بەغدا دەتوانن ڕۆڵێکی کاریگەر بجێڕن بۆ پاراستنی پۆستە سیادیەکانی کوردستان و زیادکردنیان، بۆ جێڕانەوەی کەرکووشی کوردستان و ناوچە دابراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان، بۆ دانانی یاسای پێشکەوتن خوازانە، بۆ بەرژەوەندی کرێکاران و جوتیاران و زەحمەت کێشان و هەموو توێژەکانی گەل، ئافرەتان و لاوان و خوێندکاران، بۆ بەرژەوەندی بنەماڵەی شەهیدان و ئەنفال، زیندانە سیاسیەکان، خانە نشینەکان، ئەوانەی دەرامەتیان کەمە، بۆ هێنانەدی هەموو داخوازیەکانی جەماوەری گەلی کوردستان، بۆ ئامانجا چارەن و سازەکانمان لە پێناوی ئێستا و دوار ڕۆژێکی گەشاوە و بەختیاردا. هەر سەرکەوتوو بێ گەلی کوردستان بۆ پێشەوە، بۆ پێشەوە، بۆ پێشەوە. هەروەها کاندیدی ژمارە 19 لەسەر لیستی هاوپەیمانی کوردستان بەڕێز ئاسۆس عەلی ئەحمەد عەبدوڵڵا.